ئەزانمان لەگەڵتان بەردەوام دەبین بێگومان مامۆستایانی ئاینی توێژێکی گرنگی کۆمەڵگان بەتایبەت بۆ کۆمەڵگایەکی مسلمانی وەک ئێمە ڕابەری ئێمەن وەروە پێشەنگی ئێمەن وەروەها پێویستە تاکەکان و هەروە گەنجەکان و ڕۆڵەکانی ئێمە لە دەرەوەی هەر کەسێکی دیکە یەکەم کەس لە دوای پێغەمبەر دوودی خوای لێبێت چاو لە مامۆستایانی ئاینی بکەن و هەروە ئەوان بن بە ڕابەریان و ئەوان بن بە ڕێگانیشاندەریان. لەم تەوەرەدا باس لەوە دەکەین بزانین چۆن مامۆستایانی ئاینی دەبنە پێشەنگ و ئایا مامۆستایانی ئاینی بەوەی کە وتار دەدەن بەوەی کە دەبنە مامۆستایەکی ئاینی و لە مزگەوتێکدا ڕەبارەتی خەڵک دەکەن ئایا دەکرێت بەوە ببنە پێشەنگ یان تایبەتمەندی مامۆستایانی ئاینی پێشەنگ لە چیدا گفتوگویم بابەتە دەکەم بە میوانداری مامۆستا ئەحمەد سۆفی مامۆستای ئاینی کە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت سڵاوت لەبێ مامۆستا بالەوە دەست پێ بکەم ئایا سیفەت و هەروەها تایبەتمەندی مامۆستای ئاینی و زانای ئاینی پێشەنگ لە چیدایە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوش حالم بو أودي دار و درفة بياني تام باش خواهي قوره ملايك سلامت بكا لسوران من هولير حسابه بازني هولير و محوري هوليري بيدلن فاقين يا دكتور يا خواهي قوره سلامتك خواهي قوره فرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. دنقم ديت دنقم ناي دنقم ديت ماما صايان فرمو بردام با تمام. زاره بچه ده قترت عالم بچه ده قترت زانا بچه ده قترت ماموستاي آيني. علماء تعريف يعني كرد دلين الذي يعلم أحكام الإسلام بدليل هركس أحكام كان إسلام بدليل الشرعي بدليل القرآن وحديث بزاني بيدقوثي عالم بلام زنابش استدزاني مثلا مالي خلق ببي حراما دور لروتانيان مثلا نێژ نەکەر لەوانێ بەرەو کوفر بڕوا جەنابش شتی دەزانی بەس پێت ناگوتری عالیم بۆ لە بەرەوەی کەلێت بپرسن دەلیلی شەرعی نازانی کە ئاەتی قورئان و حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم کەواتە هەر کەسێک ئەحکامی ئیسلام بە دەلیل بزانی پێدرێن عالیم. ئەحکامی ئیسلام سێشتە: ئەحکامی ئیعتیقادی، ئەحکامی ئەخلاقی وەروە ئەحکامی عەمەلی. أحكامي اعتقادي معنى عقيدة وبيدو باور بدليل بزاني بهرس بشكية وعقيدة إلى إلهيات نبوات سمعيات. ذا علم عقيدة دو نوعة جليل الكلام هي دقيق الكلام هي دقيق الكلام وجليل الكلام هردو كان بزاني بدليل باشي أو أحكامي أخلاقي. أحكامي أخلاقي يعني الراس قوي دست باشي دل صافي نبوني حسادات أو أحكام أنا شموي بآيات القرآن وبحديث في غمر صلى الله عليه وسلم بزاني. إنزا أحكامي عملي دوش دقريتو عبادات معاملات. عبادة كان بزاني مثلا النيش روجي زكاة حاج ما علم من الدين بالضرورة أو أناش بدليل بزاني. معاملات حلال حرام ربا ممنوع مسموح مباح أما أنا بزاني تشهان معاملات مسموحة يعني درست بك مباحة تشهان معاملات كمان يعني كما معاملة حرامة كما الربا أحكام كان بزاني أنواع الربا بزاني تنوع الربا هي أو بيدقوتري عالم بيدقوتري مامۆستای ئاینی بەڵام کەی دەبیتە پێشەوە ئەو کاتە دەبیتە پێشەوە عمل بە عیلمی خۆی بکە ئەوەی فێر بووە کاری پێ بکە ئەوەی فێر بووە کاری پێ بکە. خوای گەورە بە زانانی بەنی ئیسرائیل فەرمێ ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون.
يا خواهی گەورە بە پێغمبەری فەرمێ صلی الله عليه وسلم يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون بس شتێک دەڵێن بۆ خۆی نایکەن جێبەجێ ناکەن خواهی گەورە فەرمی كبر مقتا يعني أشد بغضا خواهی گەورە زۆر تووڕە دەبی لەوەی شتێک بڵێ بە خەڵکی بڵێ و بە خۆت جێبەجێ نەکەیت ئەنجا ئەو عالمە دەبێ ئەمین بن مامۆستای ئاینی دەبی ئەمین بی هەتا بێتە پێشەنگ ئەمین خواهی گەورە فەرمێ يا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم العلماء أمناء الرسل ضعفك لحديثەکەیدا هەیە لە بابی ئەمانەتی علمی يعني علماء پیغمبر فرمان صلى الله عليه وسلم إن العلماء ورثة الأنبياء علماء میراثگیری پیغمبرانن پیغمبران امین بوون ڕاستگۆ بوون دەستپاک بوون هەموو صفەتێکی جوانیان تێدا هەبووە هەموو صفەتێکی ئەخلاقی جوانیان تێدا پاشەوەی بیر و باوەڕیان لەگەڵ خوای خۆ یەک بوون. بەڵێ مامۆستا وەکو بەردەوام بفەرموو. ئەو کچەی شوعیبی کاتێک بە بابی دەڵێ موسای بکە شوانی خۆت ئینە خەیڕە مەن ئیستەئجەرتە القەویو الئەمین پیاوێکی بە قووەتە و ئەمینیشە بە قووەت یعنی بە غیرەتە بە دەست و قامیش بە قووەت بێ نیعمەتی خوایە ئەگەر عالم وەکو حەزرەتی تاڵوت خوای گەورە فەرمێ بەسطەتەن فی العلم والجسم هەم لە جسمی خۆی هەم لە علمی خۆی بەهێز بوو شتێکی باشە بە تایبەتی لە ئەو عەسوورەی بۆ ئەو چەرخ و کاتانەی کە ڕوبەڕووبوونەوە بە دەست و بازوو بوو بەڵام پێم وایە ئێستا لەگەرەوەی مرۆڤ وردە وردە گچکە بوویتەوە پێم وایە ئەو قووەتە ئەگەر لە ئەلکترۆنیات زیرەک بێ ئەسلیحەی متەتەوڕە هەبێ زۆر جسم دەورێکی زۆر مهم نابینی ساڵی 1506 کۆڵت کە دەمانچەی دروست کرد وتی بەغیرەت و بێغیرەت وەکو یەکتری لێ هات یعنی بەهێز و بەهێز وەکو یەک لێ هات چونکە ئێستا مناڵێکی سینی لەوانێ بتوانێت تەحکوم بە چەند شتە بکە و هەروەها خوای گەورە فەرمێ پێغەمبەری یوسف سەلامی خوای لەسەر بی کاتێک ویستی بیکەن بە وەزیری دارایی لە ئەو مەلیکی میسری داوای لە مەلیکی میسر گوتی اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم ئەمن حەفیظم یعنی پارێزەری مڵکی خەڵکیمە و هەروە خۆش لە پارێزم لەوەی دەستکاری بکەم علیم علمیشم هەیە بەو شتەی عولەما حەفیظ بن علیم بن دەبن بە پێشەوە و خوای گەورە لە ئاخری سوورەتی سەجدا فەرمێ ولقد آتينا موسى الكتاب ئێمە کە کتاب لەو پێغەمبەر موسای ناردیە وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون لە ئەخلاقیان سەبر و یەقین هەیە لە بیر و باوەڕیان یەقین لە ئەخلاقیان سەبر هەر کەسێک یەقینی هەبی کە خوای گەورە جزا و پاداشتی دەداتەوە و ئەوەی دەیکە تەنها لە بۆ خوای گەورەیە و مخلصە و دڵسۆزە و یعنی پێی واسە بێ دەستۆ لقائی خوای گەورە یەومە یەقوم الناس لرب العالمین بەرامبەر خوای گەورە ڕادەوەستی و الله سبحانه وتعالى محاسبەی دەکا و حەق بڵێ کە حەقی گوت پێویستی بە سەبر هەیە لە هەموو قورئانێ لە دوای حەق سەبر هاتووە چونکە عولەما ئەگەر حەقی نەڵێن پێیان ناگوتێ عولەما چونکە عولەما دەبێ بە غیرەت بن حەق بڵێن کە حەقیان گوت سەبریش دەبێ بگرن ئەو حەق و سەبرە کەنجی جێبەجێ دەبی کە کەسێکی یەقینی هەبێ کە لە قیامەت خوا جەزای بداتەوە. زۆر باشە دکتۆر ئەحمەد ئایا تۆ باست کرد لەوەی کە پێویستە پێش زانایەکی پێشەنگ چی بزانێت و چی بکات و تایبەتمەندیەکانی چی بێت ئایا بۆ ئەوەی لە ئێستا دەیبینی زۆرێک لە تاکانمان زۆر لە گەنجەکانمان کەسانێکی لابەلایە خود کەسانێک کە هەر سەر بە ئیسلامی ژنین یاخود بڵین کە لایەنی دینیشان بە شێوازێک نییە کە لەسەر ڕێگای پێغەمبەر و هەروە ئەو بنەمایانەی کە خوای گەورە بووی ناردوین بڕۆن ئەوان شوێنی دەکەون و دەیکەنە پێشەنگ و ڕابەری خۆیان پێویستە مامۆستایانی ئاینی و زانانی ئاینی پێشەنگ چی بکەم بۆ ئەوەی دووبارە ئەم گەنجانە چاو لەمان بکەن و ئەمان ببنە ڕێبەر و هەروەها ببنە پێشەنگی گەنجانی کۆمەلگای ئێمە بەتایبەت کە گەنجانی ئێمە و هەروە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمانە. والله یەکەم شت دەبێ مامۆستایانی ئاینی زۆر احتیمام بەبینی خۆی و خوای گەوریان بدەن جل جلاله کە ئینسانێک تەواو بۆ خوای گەورە پاک بوویەوە لە سوورەتی ئەلبەقەرە خوای گەورە فەرمێ پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام
كدعاء كرت ربنا ابعث فيهم رسولا يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم قلت خواي جان بيغمري كان لو بنيرة لخوان ككتابي توان لو بخوني توا فيري علم وحكمتيان بكا وباچان بكاتو خواي قورا لآياتي 129 فرموي خوا او خدایه که پیغمبر چی بو ناردون يعلم فرموي پیغمبر چی بو ناردون که او پیغمبره يتلو عليهم آياتنا ويزكيهم هنجي فرمي يعلمهم الكتاب والحكمة يعني أي إبراهيم تو دبيت تزكية ببيش تعليم خصبا مروفي كتا باك نبي استفادة لعلمي ناكا خلق استفادة لعلمي ناكا دبي أهل علم يكم زار تزكية شوانا بين خواي جورا هند باك بن هند بخوش بن أو علمي ديني وربقرنو باسكن إيدي خلق إن صح التعبير أوتوماتيكيا لأن كود ابنه خلق بعلم علماء دزاني وإذا عيوكو زنابشتانو خلقو دبي خلشيهان بدن لما مستان خرب ابنه نكلا كافتريان كوب ابنه ناك بتسن دوري كسك كبيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم آخر زماني لكعي كوري لكع حاشا يعني هيتي كوري هيت دتيت السر ما نصيك وقصبو خلق دقو خلق تابريبو لدن هيتو إنسان هيتي فينيا أو خلقانا لزياتي لدوري علماء وزانان بانا كوتو لتودعي كسانك بس لبر بارا ولا بر هزي هي قوة سلاحي هي وباري هي إتي خلق لان كوبنتو خلق دبيل دواي علم وأخلاق كوب بنوا هر كاتك ملة تدبيني بدواي بارو هز دا كود أو ملة برو هالدير الروا أو ملة برو مالويراني الروا چونك قرآني بيروس سلاحي لقردا بي دين دا بارز اگه قرآني بيرو اگه سلاح قرآني لقردا نبي قل افوتيني وبرو مالويراني دبا بويا زانايان بين خو خواي يقولون دبي باك من انزع علمش اهتمام بعلمي خواندن همو علم كان علمي علومي شرعي وكو باسم كل بدليل وهروها علومي معاصرش كمبيوتر انترنت مستوى الذكاء الاصطناعي پیدا بوا يعني زیرەکی دەست کردو زانان دەبێت پێشەنگ بن ئیمامی غەزالی کاتێک لە 505 هیجری وفاتی کردووە کاتێک فەلسەفەی یۆنانی هات چوو خوێندیەوە و تێگەیشت و یەکسەر کتێبێکی دەنا بەناوی تەهافوت الفەلاسفە هەرچی ئەوانەی بە فەلسەفە خەڵکیان گومڕا کردبوو هەمووی هینانە سەر ڕێ دکتۆر ئەحمەد باست لە ئینتەرنێت و تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا ئەو بابەتانە کرد تا چۆنێک پێویستە مامۆستایانی ئاینی لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەمدا بن و گرنگی بدەن بۆ لایەنانەی کە گەنجان و تاکانی کۆمەلگا گرنگی پێدەن بۆ ئەوەی لەو ڕێگەیشەوە بتوانن پێشەنگایەتی و ڕابەرایەتی کۆمەلگا بکەن. ئێمە زانانمان هەن ئیبن ڕوشد و ئیبن سینا و أو عالم جورن لروي طب ولروي فلك ولروي كيمياء ولروي فيزياء ولروي علوم كان دي كهموي إحاطان بو علمان كردوا وخلق استش لأوروباش كتابة كان ابن سينا مصدرا لعلم الطب ما مستاني آيني شارزابن لو بوارانا زور بيوستا لبر أوي أو بوارانا شتي إنسانين لكاتي خوي ابن رشد فرمي من دەتوانم شتێک دروست کەم خەڵکێکی زۆر بکوژی بەس دەرێ لە ترسی خوای گەورە دروست ناکەم نەوەک خەڵکی بێتاوان بکوژی یعنی ئەو کات دەیتوانێت شتێکی وەکو نەوەوی دروستکە لە هەموو عیلمەکان ئەبوو حەیانی تەوحیدیە و خەواریزمیە و ئەو عالمە گەورانە شتی عەجایبیان زانیوە ئێستاش دەبێ زانایانی ئاینی خۆیان و ئەولادیان شارەزای ئەو عیلمانە بکەن یاخود بمعناش كبرين باشترين شتاوي لقيت كيم دالك كان زوان للشريعة الشارزة كان إذا يعني نوبوارانا بابن عالمي شارزة للتكنولوجيا شكو بتي نتوي استا زليلي أمتي إسلام لبرنموني تكنولوجيا شواني شي باش هبي علمان هن بيشوامان هن حزب إسلامي ومن يتواني قيادي هم دنيا يبكي تكنولوجيا لبردستي بي أواني حماس ديان بيني استا تكنولوجيا لبردستي تكنولوجيا دنيا لبردستي بي نروس ونصين ونأمريكا ونإسرائيل يكس ناتواني تماشي تساوي أمريكا جورترين نقص أورو كمسلمان كايتيان تخلف دوا كوتنا للتكنولوجيا أقل التكنولوجيا
مسلمانان پێشکەوتوو بن علەمای ئیسلام پێشکەوتوو بن و خەڵکی هان بدەن ئەوە دنیا هەمووی دەبێتە تەبعی ئیسلام هەمووی دەبێتە شوێنکەوتەی ئەو ئیسلامە و ئەو ڕۆژ قووەت و پارەت هەبی و خەڵک گوێ لە ئەهلی عیلم ڕادەگرن. باشە دکتۆر ئەحمەد کاتمان ئەوەندەی نەماوە مە بکەمە کۆتا پرسیار بۆ ئەوەی مامۆستایەکی ئاینی و زانایەکی ئاینی پێشەنگی و وەروە ڕابەرایەتی خۆی پارێزێت و لایەنی سیاسی و لایەنی دارایی و ئەم بابەتانە دیکە خۆیان هەڵنەقورتێنە ناو بابەتە ئاینیەکان و هەروە ڕابەرایەتی و پێشەنگایەتی مامۆستایانی ئاینی پێویستە چی بکەن و چۆن پارێزگاری لەو ڕێگا و ڕێباز و هەروە ئەو ڕابەرایەتی پێشەنگی کۆمەڵگای کوردی بکەن. وڵا دەبێت لە مەدرسە ئاینیەکان لە ئەو مەدرسانەی تعلیمینە مەسەل ئێستا ئێمە کۆمەڵ مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرمان هەیە مەدرسەی دارولحەدیثمان هەیە حوجرەمان لە کوردستانێ زۆرن دەکرێت دەست پێ بکەین و بسمیلایی بکەین لە چی ئەو جیلەی تێدادێ فێری اقتصادی ئیسلامی بکەین چۆنێتی بە قۆتبوونی اقتصاد پاش علومی شەرعی طبعا قورآن و حەدیث پێش هەموو شتێکی دوای علومی ئالە دوای علومی ئالە نەحو و سەرف و مەنطق و بەلاغە و ئەوانە ئەوجا اقتصادی ئیسلامی دەبێت بتەوێت نەتەوێ دەبێت تەڵەبەی علمی علومی شەرعی لە اقتصادی ئیسلامی زۆر ماهیر بی و هەروەها ئەو تەکنەلۆژیا دەبێت بە شێوەیەکی ڕێک و پێک بە منتەزەمی فێریان بکەن لۆی ئیستیفادەی لێ بکەن بەشکم ئومەی ئیسلامی جارێکی دیکە هەڵستێتەوە پێم وایە ئەو هەنگاوەش لە دەوڵەتان لە هەندێک جیان ئاگام لێ هەیە دەکرێت وەکراوە و زاوزی لە گەورە بی ئینشاءڵڵا ئیدی ئەو تەخەلوفە ئەو دواکەوتووە ئەو تەبعیەتە لە بۆ ئەوروپا ئەو ترسانە لە تەکنەلۆژیوان ئەوە وردە وردە نامینی ئینشاءڵڵا تەعالا ئومەتی ئیسلامی هەڵدەستێتەوە من زۆر گەشت بینم. بەڵێ سپاس بۆ دکتۆر ئەحمەد سۆفی مامۆستای ئاینی کە لە سۆرانەوە لەگەڵمانە بووی سپاس دەکەی مامۆستا.